تقريبا كم بدوي فاسفوت وشتا قرين هيا بدوي كلانه وشتي شاب قرشتي كردواريه باشە گەنجی ئێستا بۆچی بەدوای فاسفوداگەرە لە کاتێک ئەم خواردنە خۆشی خۆمان والله بڵێمتی نازام دنیا پێشکەوتنە وای لێ هاتووە باشە ئەم کەلانە ئێوە لە چی دروستەکرێت ئاردوو پیاسە هەنێک کات بە پەنیر ئەکرێت بە گیا کوردەوارەکانیش ئەکرێت باشە زیاتر گەنج گرنگی پێەیە یاخود بە تەمەنەکان زیاتر بە تەمەنەکان گرنگی پێەیە وەک لە گەنج بەس ئەمە لە ماڵەوە هەموو کەسێک ناتوانێت دروستیکە ناتوانن نەوەڵە بۆ قورس سارکەکەی ئەرگەکەی قورس نییە خەڵکی ئێستا زۆر تەمەڵ بووە یعنی ئەمە تەمەڵی زیاتر ئافرەتەوە ئەرەوەڵا ئەگینەوەڵا ئەرکی زۆر قورس نییە گینجاران دایکانمان و نەنکانمانە کردویانە ئەم کەلانێ ئەز ئێستا وای لێ هاتووە باش ئەمە فەنێکی دیایە کە خۆش دەربچێ ڕۆنی کوردی پێوە کرێیا چی ڕۆنی کوردی خۆشارەوەڵا ئەجا تەنکتر بێت هەویرەکەی جوان بێت ئەوێ خۆش دەرەچێت ڕەپیازەکەی ناسک بێت تەڕەپیازی ناسک بێت تەڕەپیاز ئاسایی هەر چۆنێ بەستر ورد بجنرێ جوانترە باشە بەڕێزت لە چێوە هاتی بۆ ئێرە لە سلێمانیەوە کاتە کەلار بەلای تۆوە چۆن بوو مانتیقەیەکی زۆر خۆش بەڕێز زۆر باشە خەڵکەکەی سپاس بۆ خوای گەورە زۆر بەڕێزن